بۆ سێهەم ڕۆژە هەزاران کەس بەردەوامن لە دوورکەوتنەوە لە دەوروبەری دیمەشق کە یاخیبووان کۆنتڕۆڵی دەکەن. تەلەڤیزیۆنی فەرمی دەوڵەتی سووریا بڵاوی کردەوە بە درێژایی ڕێگای خۆڵاوی خەڵکی ڕادەکەن. هەندێکیان منداڵیان هەڵگرتووە، یارمەتی بریندار و گەورە تەمەنەکانیش دەدەن کە لوپەلی کەمیشیان پێیە. ڕۆژی شەممە هێزی سەربازی رووسیا وتی لە چەند کاتژمێری ڕابردوودا لە کاتێکدا هێزی حکوومەت هێرشی بۆ سەر یاخیبووان تونتر کردوێتەوە، زیاتر لە 11,000 کەس غوتەی ڕۆژهەڵاتیان جێهێشتووە. ئەژانسی فەرمی رووسیا لە زاری بەرپرسێکی سەربازی باڵاوە بڵاوی کردەوە نزیکەی 3,000 کەس لە کاتژمێرێکدا لەو ڕێگایەوە تێدەپەڕن کە هێزی حکوومەتی سووریا بۆ کەسانی مەدەنی دابینی کردووە و هێزی سەربازی رووسیا چاودێری دەکات. ڕۆژهێنی هێرشە ئاسمانیەکان لە سووریا زیاتر لە 100 کەسی کوشت. خەڵکی مەدەنیش لە ناوچە گەمارۆدراوەکان هەڵهاتن. هێزی حکوومەتی سووریا لە ناوچەکانی ڕۆژهەڵاتی دیمەشق کە یاخیبووان کۆنتڕۆڵی دەکەن، هێرشەکانی چڕ کردەوە و کۆنتڕۆڵی شارۆچکەیەکی گەورەی کرد. لەژێر هێرشی ئاسمانی هێزی رووسیادا لە شارۆچکەیەکی دیکەیش نزیک بۆتەوە. زۆرینەی کوشتارەکان لە غوتەی ڕۆژهەڵات بووە. هێزەکانی حکوومەت لەوێ هێرشێکی گەورەیان بۆ ماوەی 3 هەفتە دەست پێ کرد. لە 100 ناوچەی گەمارەودراوەکەیان کۆنتڕۆڵ کردووە. کەوتنەوەی توندوتیژی بۆ ماوەی 3 هەفتە بووە هۆی کوژرانی زیاتر لە 1300 کەسی مەدەنی و ناچارکردنی هەزاران بە هەڵاتن بۆ ناوچەکانی حکوومەت کۆنتڕۆڵی دەکات.